ئازیزانم سڵاوتان لێبێت. ئەم شەو میوانێکی ئازیز مامۆستایەکی خۆشەویست کە ساڵانێکی زۆر زۆرە، پەروەردەیەکی جوانی خوێندکارانی شانۆ، جیلێکی کامل کە خوێندکار بوون لە لای بەخۆشمەوە، ئەکتەرێکی بەتوانە، مامۆستایەکی دێرین، مامۆستایەکی خۆشەویست فاتوڕ بەرەحمەت. مامۆستا گیان بەخێراتی. زۆر سپاس. زۆر خۆشحاڵم کە ئەم شەو پێکەوە دانیشتوین. ڕۆژانێک تەلەڤە بووم لەلا هەرچنە نەدەهێش قاچخەمە سەر قاز لە فۆلا بۆ دەرەوە. زانیم یەکسەر پرسیاراکەی ڕاستیا من جێشانازیە لەگەڵ خوێندکارەکانم کە ئێستا گەشتونەتە ئاستێک من میوانی ئەوان بم لە ڕاستیا خۆشحاڵم بە بوونتان، خۆشحاڵم بە بەردەوامیتان. قاچ خستنە سەر قاچ بۆ خوێندکار ناگونجێ. ڕاستە هەرچەنە میز موافقەت کەمە مامۆستا خۆ من قاسم لەم دیێجا نازام دانیشم ئاوا نەبێت ئەو مشکلێمێ من ئەمە قاسم بەخوا ڕووی لەو دی و ڕووی لە تۆنی ئەوی نابشتی وایە یا هەستە بە پێ و بەسای بچوە دەرەوەیت باز یەخوا بەخێربی مامۆستاکیان زۆر دڵخۆشم لەسەر دەستپێکی بەرنمەکە کە باز لەوە ئەکات کە مرۆڤەکان لە خوان ڕازینین. هەڵبەتە وەکو ئەزانین بە تایبەت لەم سەردەما بە بەردەوام کێشە و هەڵەکان لە خۆیانە ئەدۆزنەوە. هەر کەسێک ئەبینیت چەنەها کێشەی هەیە وای لە هاتۆ خەڵکەکە ناتوانێت بە فۆتۆ بە کامێرەی خۆی بگرێت ئیلا بێ فلتەری پێوە بێت. باوەڕ بە خۆی ناکە کە لە کامێرایەکی تر ئەیبینێ. نازانێت تەمەەن چەنەها مەڕاحلی هەیە و چەنەها ڕێگەی تری هەیە کەوات لەیەکە تەمەەن نابەوە ڕۆژانە بخۆی. مشکلای تۆ چۆنە بینین تۆ بۆم شتە چۆنە؟ ڕاستە ڕازی نەبوون لە خۆ ئەو بە خۆی نەخۆشیە، نەخۆشیەکی نەفسیە کە تۆ بە هیچ جۆرێک لە خۆت ڕازینیت هەر بەردەوام کەم و کورتێ بینی لە خۆتە لە کاتێکە لەوانەیە زۆر تەواویش بێ. یعنی بەپێی حەجمی دەموو چاوەکە چاو برۆ لو دەم هەمووی تەواو بێ بەڵام هەر تۆ ڕازینیت. لە ڕاستیمە بە خۆی نەخۆشیەکی دەرونیە کە من زۆر دژیوانم. هەتا لە پێشەوەی بێن بۆ ئێرە باسیەوەمان کرد کە ئەسڵە من هەتا کۆلێجیشم تەواو کرد هەرمووکیاجم ناکرد لەبەرەوەی من ئەوەی کە ئەو ئاستان وەسەتەی کە هەمە پێ رازیم پێویست ناکایدەیتر قیناعێ بکەمە دەم و چاوم و بەرامبەری پێڵ خەڵەتێنم. من وا ئەیبینم بەڵام هاشە پێویستە کات بیکات. ئەوە جیاوازە کە نەشازیەک هەبێت زەڕورە وا بخوازێت کە ئەبێ ئەو دەستکاری بکات. لەگەڵەوانەشەم دەنا بینە سەرواقع هەموو شتێکی جوانە سەیریکەی هەر لە سیارەوە لە خانەوە لە جلو وەرگەوە لە کەسایەتەکانەوە هەموو شوێنێک منەظەم بێت هەر بە تەنیا گوڵ جوان نییە. هەموو شتێکی جوانیش وەکو لایەنە دەرونیەکەش جوانە سیرکەی. زۆر ڕاستە هەنێک کات وەکو جەناب ئەفەرموویت کە قسەکەی ئێمە لەسەرەوە نییە، قسەکەی ئێمە لەوەیە کە کۆتایی نەهاتن بەوەی کە بەشە جوانەکان نەبینیت لە خۆی دایم هەست بکەیت کەمیت دایم هەست بکەیت. با ئەسم بەداخۆ هەنێک جار لە دەرەوە کە هەنێک گەنج و شتە بینم تەمەنیان 18 ساڵە 22 ساڵە سێرەکەم کە سریانەکەم سێرە هەستەکەم تەمەنیان 32 ساڵە یعنی وەکو جەناب ئێڵێت موکیاج و کۆمەڵێک دەستکاریکردنی خۆت کە لە تەمەنێکی گەنجە باوەڕم پێ بکە جوانترین کاتەکانی ژیانتە ئەو بەرزونە زمیانی دەموچاوت لەو گەنجە لەو جوانیە گوناحە بەڕاستی لەلام هەموو شتێک فریا ئەکەویت. یەک خاڵ هەیە هەموو کە ئەوە دەستکاری دەموچاوەکان سیرەکەم هەموو لە یەکە چون ڕاست ینی تایبەتمەندیەکەی خۆت کە تۆی پێ ناسرێتەوە بوو نەبێ. ڕاستە با کێشەشەی بێ بمێنێتەوە جوانترە بەلفعل تەمەەن ئەڕوات تۆ کە گەشتیتە لەسەر و 50-60ەکانەوە ئەو کاتە گرنگیەک بی بەخۆت ئەو کاتە کێشە نابێت. تۆ لە گەنجیەکە یەشتا هەڕەتی لاویتە با چێش لە هەموو تەمەنەکانی خۆت وەرگری لەگەڵتان لەوانەیە زۆر ڕاستە. کێشەکە ژەوەیە کە خەڵکەکە وای لێ هاتۆ باوەڕیان بە شتە ڕاستیەکەش نەوەسە یەکێک چاویشی ناڵەن عەدەسێ یەکێک چەناگەی تۆ زەین ئەڵە فیلێرە یەکێک تۆزە ڕوومەتی شەرتیش نییە ئەم شتانەوە بێ بەزی تر تازە شتەکە ڕۆیشتووە و هەر شتێ بکەی ئەڵێ موگیانی تەزویلە. مامۆستاگیان با بچینە ناو پرسیارەکانمان. ساڵی چەند و لە چ شارێک و لە چ کۆڵانێک لەدایک بوویت؟ من لە ساڵەکەش ناڵی داوای لە بردنێشت لەدایک بووم ینی ئێستا تقریبا 57 ساڵ تەمەنمە تەمەەن درێژ. بەڵێ سوپاس بەسەخە لە گەڕێکی مەڵکەندی لە سلێمانی لەدایک بووم. خۆشحاڵم هەتا سەماو. ئەو کۆڵانەی کە تیا لەدایک بوویت تا ئێستا ماوە ئایا سەردانی ئەکەیت یاخود
ماوە بەس سەردانی ناکەم لە بەرەوەی ڕێم تێن نەکەوتووە ئاسەواری خاونەکە نەماوە دیارە وڵی نازانم لە نەچوومەتەوە پشتێکی زۆر خۆشە و کۆڵانی کەمناڵی بەزانێک جار ئەو شوێنەی لەدایک بووم نەچوومەتەوە بەس لە تەمەنی 5 ساڵیەوە کە گواستومانەتەوە بۆ سەرکارێس چوینەتەوە ئەوێ هەتا بەرنامەشتیشمانتیا کردەوە یادەوەریە بەڵێ یادەوەریەکان و خوێندنی سەرەتایی و هەتا ئەو ئێش و ئازارانەی کە ئەو کاتانە کردان هەمووی هاتەوە یادمان با بڕۆ چۆن کاتێک بڕیارتدا کە هوەر وەنواندن هەڵبژێریت کاتێک بووت لە ژیانتا ئەو کاتێک کە زۆر گۆشە گیر بوو ئەو کاتێک کە زۆر ڕقم لە ڕەگەزی بەرامبەر بوو بەڵێ هۆکار چی بوو مەسەلەن کە ڕق لە ڕەگەزی بەرامبەر بوو ئایا ئەو ژیانی ئەو کە سەردەمە بوو ئەو خاڵی کە بەسپێکی بەرنامەکەت پێکرد جوانی بوو هەموو شتێک هەرە بێ جوانی بێت هەر خەڵ بۆ جوانی شتە جوانەکان احتیمام پێدرێ و ئەوەی ترە بێ وەلاوان ڕێ فڕێ بدرێ ئەمە وای لێ کردم تووشی گۆشەگیر بووم تر بەڕۆژ هەموویە خەوتم بەشەو بەتەنیا بەخەبەر بوو هەتا سعیەکانیش مەخستەشەوە بەس بۆی کەسی بەرامبەر نەبین دەور و بەرم نەبینم دەرەوە نەبینم نەچمە دەرەوە کە شانۆشم هەڵبژارد بیرم لێ کردەوە لە بینی هەموو هونەرەکانە کە کامەیان بتوانم ڕاستەوخۆ بە بینەر بڵێم ئەمە هەڵەکانی تۆیە شانۆ گونجاوترینیان بوو نەشمەزانی ئایا ئەو بەهرەیەم تایە یاننا بەس من ئەوەم هەڵبژارد کە ڕاستەوخۆ لەسەر ستەیجۆ بە ڕەگەزەکانی تر بڵێم ئەمە ڕووداوەکانی تۆیە ئەمە بەسەر هاتۆ غەڵەتەکانی تۆیە پێویستەکە خۆت ببینی و خۆت چاکە بیرکردنێکی زۆر زۆر جوانەوەی کە لەکوێوە بڕۆیتە ناو من لە پێنجی ئامادەی بووم کە قەڵای دمدمم کرد 86 بەڵێ دوایش کە چوومە 6 ئامادەی ژیان و مەرگی مۆری تام کرد اینجا چوومە ئەکادمیە یعنی دوشانەی پەیمانگا لە پەیمانگا وەرگیرام من و برایەکم دوانین بەڵێ لە چاوپێکەوتنەکەیان من بە دووهەم کەس وەرگیرام براکەمیان وەرنەگرت بەڵێ باوکم تۆزە تووڕە بوو لەوەوتیە لەبەرەوەی تۆ کچی تویان ویست بەس براکەت پیان نەویست پیان وتم آخر پیان وتم بە براکەمیان وتیان تۆ مناڵێ بۆ ناچیتە ئامادەی لە کاتێکا من ئەو دوانەین بەڵام منیان قبول کرد من مناڵ هەڵبەتە و کاتە ڕەگەزی مێکەم تر بوو لە شانۆیە پشکی شێری بەرەکەی بمانێنێ وەکو ئێستا نییە لە 84 وەمانە باسەکەم بەڵێ وەلە پەیمانگا ئەو کاتای تر تەلەبەی کچ زۆر بوو چکە پەیمانگا لە هەشتاوێکەکانەوە هەبوو کچیان زۆر بوو بەس ئەو ساڵی ئێمە سیان بووین ژیانی برایمێکێ بولوانە ینی من ئەگەر وەرگیرامای لەگەڵ وەجبەی ئەوە بووم لەگەڵ سۆزان عوسمان برای سۆران عوسمان بەڕەحمەت بێ بە منەوە و جوانەمان هەبوو جوانە کوڕانیان پێوە دەسە لە هەولێردانی شێ سینەماشی تاو کردووە دایکێکی جوانە ئەم چوار کچە بووین دوایی تر کە براکەمیان وەرنەگەر من کشامەوە دووەوە مانەوە سیان ئەوان ئەدادیم خوێن ئامادەیم خوێن و دەرەجەی باشی شوێنە بەڵام لەبەرەوە یەر حەزم لێی بوو پێویستیە کرد من خۆم ببینمەوە وەکو مرۆڤێک بوونم هەبێ بۆیە خۆمشان و ماڵ بژاردنە زانکۆیەکی بەرە سروەریە گرتم ڕاستە لە بەغداد ئەو کاتە ئەکادمیە وەریگرتم لە بەغا ئایا مەسەلەن ئێوە خوێندنەکەتان هەر عەرەبی بوو یاخود قورس بوو لێرە و بڕۆی بۆ ئەوێت لە ژیانێکی جیاواز و چۆنەڵێ عادەت و تەقالیدێکی جیاواز و زمانێکی جیاواز خوێندنگا هەر زۆر قورس بوو یەکەم بوونی خۆت بە تەنیا لە ناو خێزانێکی قەڵەباڵغەیەک سەر خۆت ببینیتەوە مەسئولبی لە هەموو شتێک زمانێکی غەریب کە ئێمە پێشتر قسەمان پێ نەکردووە جەوێکی هوەری زۆر جیاواز کۆمەلگایکی جیاواز زائیدەن بە حیزبی بەئاسیشە بوو کە زەختێکی زۆریان لەسرە کردین هەتا ئێمە هەڵبژاردننی هاوڕەکانیشمان بەدەست خۆمان نەبوو ینی زەختەکان زۆر بوو لەگەڵ ئەوەشە ئێمە هەوڵی خۆمانەیە نابێ بێ کورد جیاواز بێ ڕاستە ئەو خۆشانەوە قورسە و بینەرێکیش کە غێری بینێری خۆ دانیشە بە دیارتەوە قورسترە و زمانێکیش بدوێیت زمانی ئەستا ئەتوانیت شانۆگەریەکە گەر بە زمانی عەرەبی بێت پێشکەشی بکەیت یاخود لەبەرەوەی کە ئەو کارەت دەمێک ساڵە نەکردووە قورسە زۆرم پێخۆشە چونکە ئەوە قورسترە یعنی جاریوە هەبوو ئەو پیتانێک کە بۆ ئێمە قورسە مەسەلەن ڕا عین قاف ئەمانە لە کوردیا بە سوکتر ئێڵین لە عەرەبیا قەڵەوەن جاری وها بە 2 سەعات بەس تەمرینم لە موشانەیە کرد کە هاتمە سەرەوەی تەمەەن چەند
مهرجانی دۆلی عەرەبیش تقریبا 2 جار 3 جار بەشدار بووین یعنی هەموو دەوڵەتەکانە هاتنە تا ئاخری جاریش لە بینی مامۆستاکانمانە من تاکە کچ بووم بەشدار بووم دەوری دایکی مامۆستاکەم مەبینی هەڵبژێران بۆی خەڵاتەکە من بیبم کە زانیان کوردین لایەن برد هەر لابرا سەش ڕۆژنامەکەم ماوە کە تیان نووسراوە قورسە دوای کە هاتمەوە بۆ سلێمانی 92 تەخەڕۆجم کرد بەس 93 میهرەجانی شانۆ کرا من بە شانۆی دیکتاتۆر بەشدار بووم لە دەرهێنانی دکتۆر نیاز بوو ئەو نە پێ ئاسان بۆ حیوارانەکە ئەموت بە کوردی چەندێک ئێمە بە قورسی بە عەرەبیە هۆمانی لاکرد لە پڕ هاتمە سەر زمانی خۆم زۆر پێم ئاسانتر بوو بالفعل تاکو قورستر نەبینی چێژیەوەی خۆمان ناکەین ئەوە بوو بەبێ منافس لەگەڵەوەی عەدەدێکی زۆر شانۆی هەبوو خەڵاتەکەم برد زۆر گرنگە شانازی و پێوەکەن هەمیشە چۆن لەگەڵ مامۆسانیاز یەکتریتان بینی ساڵی چەند بوو هەر لە شانۆیە ئەویش لە بەغا بوو لەگەڵتا ئەو پەیمانگای خوێن یەکەم بوو ئەسکەری خوێن ئەنجا هاتە ئەکادمیە بەس ئێمە لە 86 قەڵای دمدممانە کرد لەسەر جادەش مەرحەبا یەکمان ناکرد دوای لە ژیان و مەرگی مۆریتا لەوێ زیاتر لە ڕێی هاوڕێتیەوە بووین بە گۆڕە مۆزوعەکە بۆ لە سەرەتایە چکە من قوبوڵم بۆ و هاوڕێ کەسانی ڕۆشنبیر هاوڕێم بن جیاواز لەوانی تر ئەیتر دوایتم بۆ وەکو هاوڕێ قوبوڵم بێ بۆ وەکو خۆشەویست قوبوڵم نەبێ 6 ساڵ خزمەتمانەیە سەرکەوتوترین پرۆسی هاوسەرگیری و کەس ئەو هاوسەرگیریەیە کە هەم هاوسەرتەوە هەم هاوڕێتە چونکە بەڕاستی تۆ تەمەنێک پێکەوە ئەژیت تەنها بەڕێوەبردننی ماڵ و مناڵ و ئەمانە گرنگ نییە بەڵکو هاوڕێک زۆر گرنگە هەتایە هەموو کات لەگەڵ تا بێت و بمێنێتەوە کۆزایی کە هاوڕێ بە هەموو شێوەیەک توێ قوبوڵە بێ لە مامۆستا چ کەسێک هەیە کە هاوڕێ نزیکی توێ لە سەردەمانێکەوە هەتا ئێستا مامۆستا هۆرێ غەریب مامۆستا هۆرێ ئەویش چونکە تا دکتۆر لە ئەسکەری بوو ئەمانە لە ئەکادمیە بەس مامۆستا هۆرێن ڕەفیقم بوو کە زۆر ڕەفیقم بوو دوای ئەوش کچێکی ترمان هەبوو ناوی ساکار بوو ئەو هەر لە خەڵکی بەغا بوو بەس کورد بوو لەگەڵ ئەویشە دوایشە مامۆستا ڕێزان ساڵح ڕاست مامۆستا شاناز چکەوانەشە لە ئەکادمی و لە قسمی داخلی لە ژوورێکا بووین ئێستاش هەر لەگەڵ ئەوانین هەتا مامۆستا هانە کە لە قسمی داخلیەوە ئەو فەلسەفەی ئەخوێن من شانۆمانە خوێن بەڵام خەمخۆرمان بۆ لەوێژە دەوری دایکێ بینی ڕاستە ئەوانەی تا ئێسەماونەتەوە تا مامۆستا ئەڤین کە خوشکی مامۆستا هۆرێنە ئەویش زۆر چکە ئەویش خوێنکار بوو هەر بەشی جلوبەرگی خوێن هاتە ئەکادمیەوە زیاترە بووین بە ڕەفیق ئەمانە ماونەتەوە جێی شانازین مامۆستا مەفەقمەوە مامۆستا فەرهاد ئەمانە هەم لە ئەکادمی هەم لەسەر ستەیجەکان بەیەکەوە بووین هەم ئێستاش کەوەکو مامۆستا زۆر گرنگە بۆ ژیانی هەموو کەسێک هاوڕەکان لەگەڵە بمێنەوە هەموو کاتە خۆش و ناخۆشەکان پێکەوە ئەبەنە سەر مامۆستا ئەو لە قەبی مارسیدزە لە چیەوە هاتووە باوکم یەکەم کەس بوو لە شاری سلێمانی سیاری مارسیدسی پێ بووم بەڵێ من وامزانی هاوڕێکانی لە بینی ئەحمەد ناوەکان زۆر بوون هەر ئەحمەدێک و لە قەبێکیان پێوەنا ئەم لە بەرەوەی سیاری مارسیدسی پێ بوو ئەتر ڕەفیقەکانی مارسیدسەکەیاننا هەتا ڕۆژێکیان براکەم برا گەورەکەم کاکەوشیارم بۆ گێڕامەوە کە تونێلی دەربەنی خان لێ درا باوکم لەوێ سایق بوو لۆری پێ بوو مارسیدسەکەی پێ بوو 19 کەسیان هەڵبژاردۆ بۆی کێ بکەن بە سایقی لۆریەکان چکە لە کاتە لە سلێمانی هێشتا سایقی لۆری نەبووە تێستیان کردوون هەژدەیان فەشەلی هێناوە سەرەی 19 ئەم بووە ئەمیش فێڵێکی کردووە بە کابرای ئەڵمانی تۆ توێتی ئادەی تۆزێک لێ بخڕ ئەنجامن سەیرێکی دەستی کرۆ بەرفعل لە گێڕگۆڕین و ئەو شتانەیە فەرقی هەیە ئیتر ئەم سەیری ئەوی کردو شتێک شارەزا بۆ کە لێ خوڕیەوە نەجاحەتێناوە ئەو هاواری کردو بە ڕەفیقەکانی توێتی ئەحمەد مارسیدس براوە یەکەم جار لەوەوە ئیتر ڕەفیقەکانی سەپانیان بەسەریا و تا ئێستاش ماوەتەوە براکانیشم تەبعاً منی بیدایەت بەکارم نەهێناوتمنەوە براکانم پیان ناخۆش بێت بڵێن تۆ لە وەسەتی سەماوشتا ئیشەکەی تۆزەی متەدەینن پیان ناخۆش بێت کەچی دوای عەکس دەرچوو یەک تەنگلەیان لێ کردم یان ئەی تۆ بەکاری نەهێنین کەواتە ناوی باوکمانە سڕێتەوە قوبوڵی ناکەین لە هیچ شوێنێک مارسیدسی پێوە نەبێ ناوەکەت
یعنی ئەبێت ڕووبار ئەحمەد مارسیدەس لە هەموو شوێنەکە بێ ئەگەر ئەحمەدەکەش لێ کردێتەوە مارسیسەکەی هەر پێوەکە لەقەب شتێکی زۆر گرنگ و جوانەکە کە بە زوندوی لە خێزانای هێڵیتەوە ئیتر جەنابەت یاخود نەوەکانت ئەمە زۆر گرنگە. مامۆستا ساڵی چەند یەکەم کچت بوو؟ 94 دڵخۆشیم پێ بڵێ لەوەی کە لە باوەشگرتن و بۆنکردن و ئەو هەستی دایکایەتی کە ئایا چەند چاوەڕێتە کرد؟ هیچ چاوەڕێم ناکرد. چاوەڕێ ناکرد کە هەموو کەس و کارزانیان ڕووبار مناڵی بووە و حەپەسان لەبەرەوەی ڕۆژێ لە ڕۆژان منیان نەبینی و مناڵ بدوێنم خۆی مناڵ بۆیە لە پۆلات هەڵقەتیەمەشنەوەرە و داشدا پەروەردە وەکو مامۆستایی فەرقی هەیە جیاوازە لە دایکایەتی لەو کاتەوەی تر کە مناڵەکەت بینیت کەواتە تۆ تاوانێکت کردەوە بوونەوەرێکت خستۆتەوە مەسئولی لەسەری من وا بیرم لێ کردەوە ئەبێت ئیتر ئێتمامی پێ بم پەروەردە بێن نەگەر بەخێویکەم منیش کەم دووم لەگەڵ مناڵەیە خود ناتوانم هەنێک شت هەیە بەرامبەر مناڵ دایم ئەو بیرە ئەەکەم و بەرپرسیارەتێکی زۆر گەورە ئەبێت تۆ پەروەردەیکی نەکە بە تەنیا هەر بەخێویکە لەبەرەوە هەوڵمانەیە بە منیش دکتۆریش چی باش بێت چی گونجاو بێ بۆی شەر نییە هەموو شتێک قوبڵ بکرێ شەر نیە هەموو شتێک الحەمدولله واش هاتنە پێشەوە میناش هاوکار بوون لە دوانەکەی تریشمە کە هەمومان 5 هاوڕێی جوانی لەسەر تواناش هاتۆتە ناومانەوە هەمومان زیاتر هاوڕێین نەک دایک و کچبین نەک باوک و کچبینیان ژن و مێرد بین هەمومان هاوڕێین داوی کە ئەگەنە تەمەنێک کە بەرپرسیارە بن لە خۆیان زۆر گرنگەکە وکو هاوڕێیەک بی و دڵنیاشم لەوەی کە مەسەرەن جەنابیشتانوا بیرتان کردوەوە کە چەند گرنگە هاوڕێ بیت ئەبێ بای ئەوەنەش ڕێز لەوە بگرێت کە تۆ دایکیت یا باوکیت بۆی کە وەڵامت نەداتەوە ئێمە بەقسەت بکە ئێمە دایم یاسایەکمان هەیە هەستەکەم لە هەموو ماڵەکانەوەیە دایک و باوکی ئایم یەکێکیان زۆر نەرمە بەڵێ یەکێکشیان هینەکە دیتر کۆنتترۆلی ماڵەکە ڕاگرێ تاقیمان کردەوە ئەگەر هەردووکمان نەرم بین چی ڕۆیە بالفعل لە دەست دەرەچێت ینی یاساکان دەرئەچوو اینجا دکتۆر نیاز فێڵەیە کرد ئەو خۆی نەرمونیانەکە کچ بۆ باوک زۆر تایبەتە دایم توندەکانی ئەیا بە من هەتا تاقیشمان کرد و جارگی وتمی تر من قەت و ڕەنابم تاو من تاقیەکەم جا خەتا باریش دەکاڵە من هێڵم چی بکەم دایکە بڵیم بەدیەوەکە مناڵەکانی بوانە ترسا هەرچێک بیویستایە ئەمە غەڵەتەنێکەکەی دیست دایکتان بۆ بانکە مناڵەکانی بە منە ترسان ینی خێرا کۆیکەنەوە دایکتانە ینی منی کردبوو بە دێوەگای کاکە وا نابێت بە ساقەوانە نامێ من ئەوە بم بالفعل شتە بە خۆشەکان بۆ خۆی و سیارە و گەڕان بەوە بازارڕۆینەکان بۆ خۆی خواردنەکان لای ئەوە شتە خراپەکان و تەربیەت و تووڕەبوون و تەنزیمکردن و کۆنتترۆلکردنی ماڵ و پارەوەمانش لای من بەس لە کۆتاییشە دیوە ڕاستەکەی خۆت ئەبینەوە دوای ئەوەی گەورە هەمویان تێگەیشتون کامیان لە کچەکان زۆر نزیکە لە تۆ کەسایەتی بیرکردنەوەی هەموو یاساکانەوە ئەڵێت کە کچی گەورە بەڵێ کچی گەورە زۆر هاوڕێە بەڵێ ینی کاچمووە مەتبەخ ئەو کاتانی کە کاتم هەبێ ئەوە ناکە مەشغوڵ بووین و جاروێ بوو بە مانگیش تەباخمدا ناگەشت کە ئیشەکان زۆرە بوو نەمەتوانی بەس کە لە ماڵەوە بووینایەم هەر بیزانیایە من لە مەتبەخم شتێگەکەم خێرا ئەو دەستیایە شتەکەی تریە کرد بۆی بەبێک کە و قسە بکەین بۆی ئەخبارات بین بەیەک بۆی لە یەک نزیک بینەوە ینی مینا زۆر لە تۆ کەسایەتی لە تۆ نزیک لە منەوە نزیکە بچووکە کەشیان ترێش ئێستا ئەوێت جێگەی مینا بگرێتەوە بەڵام یەشتا چەند قورس بوو کە مینا زەواجی کرد و بەجێ هێشتن زۆر پێڕێ هاوڕێ مامەوە کە دکتۆریژە چێتە دەرەوە ئەوی شڕێخۆی تر لە ماڵەکەیە کام دوانەی تر ترێوتنەکەم خوێنکاری زانکۆن جاریوا بوو هەمە ڕۆژەکەیان لە دەرەوە ڕۆشت تر مینام زۆر پێوە دیار بوو هەستم کرد مینا لە من ڕۆی بەڵام دڵخۆشیشمەوە تر یاسای ژیانە بێ هەر بڕوە گرنگترین شتی ژۆیە کە نزیکە لێتەوە نزیکەوەجا شارێکی تر نییە ئێستش مۆبایلەکە هەیە یەکسەر بە سوورۆکات دەنگەوە لەگەڵتایە جاترێ لەگەڵمانە ئەمڕۆ ترێکیانەگەر فەرمووی بەخێر هاتی من هەڵاستنە بەرەی مایک و دار و بەرتێکەوەرە لە لامان دانیشە یەکسەر ترێکیان بەخێر هاتی سەر چاوان خۆشبی
بەخێر بێچاوەکەم زۆر خۆشحاڵ بوو منیش هەروەها زۆر سپاسدان درێجان کەسێکی جوان هونەرمەندێکی جوان نازانم چۆن وەستیکەم بچووکتریش بوو کە هەنێ کارمان کرد پێکەوە گروپێکی بالیان هەیە مامۆستا ڕووبار و ئەوان ئێستا ئاچینە سەر ئەو باسی ئەوەش گروپێکی زۆر جوانە مامۆستا تۆر لێردانش سێمەوە باسی ئەو گروپی بالیەمان بۆ بکە چۆن بیرت لێ کردەوە طبعا من کە خوێنکاری ئەکادمیە بووم ئەوکو ئاماژەم پێدایم لە ئیشا بووین یەکێ لە ئیشەکان جوڵە ئامێز بوو بەڵێ دکتۆر سەلاح قەسەب سەرپەرشتیاریە کرد ئیتر هەموو جوڵەکان هەموو مەسرحەکەمان بە جوڵە تەطبیقە کرد دوو کچی تیا بوو دوای کچێکی تریان هێنا کە دەرچووی مدرسەی قوتابخانەی بالی و مۆسیقا بوو لە بەشی تەسمیمیش لە ئەکادمی ئەیخوێن لقا یەکێ لە دیمەنەک تەوان ئەو بەتەڵ بوو لەبەرەوەی ئەو حرەکە و هەر لە مناڵیەوە لە 6 ساڵیەوە خوێندەبووی بەشە قورسەکە بەر ئەو کەوت بوو دوای پێویستیە کرد یەکێ لە دیمەنەکان ببێ بە دوو کچ منیان هەڵبژارد کە هاتە سەر ئەوەی بیکەین جوڵەکانیان فێر کردم ئەبێ من چی بکەم ئەمانە لە ڕۆی حەسی مۆسیقاوە من بەقوەتر بووم بەڵام لە ڕووی تەکنیکەوە چونکە ئەو لە مناڵی خوێندوێتی تەکنیکەکان لای ئەو ئاسام بوو بۆ من قرس بوو بالفعل ڕۆی حەسی مۆسیقاوە تەکنیکیش مەشاردەوە ئەیتر لەمەوە هاوڕێکانم زۆر پاڵپشتێکی گەورم بوو من هانیان نام چ دکتۆر نیاز مامۆستا هۆرێن هونەرێکی زۆر گرنگە بەڕاستی ئیتر احتیمامی پێبم بالفعل لەو کاتیا بیرم کردەوە هەتا من کۆلێج تەواوەکەم لەوانەیە چەندین کچی تری شانۆکار هەبێ بەڵام هونەری بالێ کۆنترینی هەموو هونەرەکانە یعنی پێشەوەی من وشەمان هەبێ و قسە بکەین بەیەکەوە ئێمە بە جوڵە لە یەکتری لەگەڵ یەکا قسەمان کردوە کۆنترینی هەموو هونەرەکانە هەتا ئێستاش نەگەیشتوتە هەرێمی کوردستان بیرم لەوە کردەوە باویتر لەگەڵ ئەم هونەرەیە تێکەڵاو بم شانۆکەی تر ئەخوێنم خۆ خوێنکارم ئەمەیان هەوڵی بۆ بم ئیتر ئەگەر دەرسێکمان مامۆستا نەهاتایە خۆی دەرسەکە 2 سعات بوو نیو سعات ڕێستی ئەم سەر نیو سعات ڕێستی ئەم سەر 3 سعات بۆ 3 ساعتە منە چوومە ناو قوتابخانەی مۆسیقا و بالێ دەرسێکم لەگەڵ مناڵەکان وەرەگرت و ئەژهاتمەوە بۆ کولیا یعنی لەگەڵ مناڵەکانە لە هەمان کاتە کە زانکۆم ئەخوێن شانۆ من هونەری بالێکەش مەخوێن ئیتر وا لێ هاتە بوو پارە و هەرچێکیان ئەوێ بۆ مەسروف لەگەڵ مامۆستا هۆرێنە چوینەمانە بە کوڕاسە و بە پێویستی و بە ڕسم و بە میتۆد و بە منهەج و بەم شتانە بۆی ئەمانە لەگەڵ خۆمان بێنمەوە بۆ کوردستان یعنی ئێمە وا بیرم لێ ئەکردەوە خۆشبەختانە ئەوەم بەدەست گەیشت وای لێ هاتە بوو گلەیم زۆرە هاتە سەر چونکە زەمەنی ئێمە زەیلموحەد نەمابوو یعنی قەمیسی سپی و تەنورە ڕەساسی و چاکەتەنی لێکەن نەمابوو ئازاد بوو لەوێ چی لەبەرەکەی لەناو کۆلێجە بەس من لەبەر مابوو ئەویش لەبەروی پارەم پێ نامە ترشت بکڕم هەموو پارەکانم ئەیا بەم میتۆد و منهەجانە و ئەم شتانە کۆکەمەوە لەگەڵ خۆمابی بەمەوە تا بەشی سوراوێکی ناکرد بەردەوام خوشکەکانم لە ماڵەوە شتیان بۆ کڕم ئەیان و چی لە پارەکان تەکرد نەمەوە چیەکەم ئەترسام ئەتر کە هاتمەوە سلێمانی لە 92ەوە هەوڵی زۆرم بۆیە کە وەک مەدرسەیە بکرێتەوە لە دوای 7 ساڵ ئەنجا وەزارەتی پەروەردە وەزیری ئەو کاتە دکتۆر دڵشاد قبوڵی کرد یعنی من 7 ساڵ بەس هەوڵممە بە هەموو شێوە تەشت نەمایە لە بەرنامەکانی ترا زۆرم وتوە ئیشیشمانە کرد بۆی نەڵێن تۆ مامۆستاد نییە مەکتەبەکە بۆ کەینەوە هەر خۆتی ئەی مامۆستا من مامۆستاشم پێگەیان ئەوە بوو ئیشەکانی کامان کرد زۆربەتان شارەزان لە 2004 ئیشەکەمان هەڵبژێرا لە بینی هەر 3-4 پارێزگاکە برای ئەڵمانیا کاتە خوێنکار مامۆستای باش و کۆمەڵێ مناڵی جوانیش کە لە مناڵیەوە گەشەکە ئەمانیش هەر لە گروپەکەیە گەورە بوون و لە گروپەکەی بوون پێمان بڵێ تۆ مەسەلەن خێزان ئەو خێزانی کەلەی گەورە بوو جیاوازی چییە لەگەڵ هاوڕێکان تا کە تۆ دایک و باوکت هونەرمەندە من لە عیلەیەکی هونەرمەدا و خۆتەڵی گەورە بووم تەبعەن جیاوازی زۆرە بێت بۆ نمونە ڕۆژانی نۆرمەڵی ئێمە ئەوە بوو کە دایکمەوە چون بۆ سەرسێت ئیتر کامێرا دایمە کامێرای لێبوو لەگەڵیانە ئێمە ژۆڵاتی مینا زیاتر ئەچوو ئەیتر دوای ئەوی کە باوکم بەختە بارانی کرد کاتێکم زانی بە من نەوترابیانی کاتە نەمەزانی
کاتێ سەربەرزەکەمەوە هەمووی کامێرە ماڵی ئێمە هەمووی ستاف و شت هاتوونەتە ژوورەوە ماڵە خۆشانیان بەکارێنە بەڵێ ئارۆڵە ماڵە خۆشمان بەکار هاتوو لە دراماکە ئیتر هەستێکی سەیرە بۆ نمونە هەڵەسی ڕۆژەی تر هەمووی کامێرایە و ئیتر هەمووی تەسویر و کامێرە ستاند بای و ئاکشنەوە ناخۆشیشە ها لە بەروی ڕێگری لە خۆش و ناخۆشیشە بە زیاتر خۆشی هەیە پێم بڵێ یەکەم جار کە ئەم گروپی بالیایە مامۆساد باسی کرد کە چوویتە ئەوێ ئایا هەستە کرد حەزی تۆشە و ئێستەتیای قوڵ بوویتەوە لەگەڵ سەما بێجگە لە بالیەوەکو ئەزانین چۆن چۆنی ئەم شتە لە تۆیا دروست بوو چکە خۆی عادەتەن مناڵ زیاتر سێری گەورەیەکا بۆ نمونە سێری چاو لە دایک و باوکێکا کە ئەوان بۆ نمونە چی ئەکەن و حەزەکەن ببن بەوان جا من لە مناڵەوە چکە دایکمەوەن دایما ئیشیانە کرد سەمایانە برد اینجا سێری ینی بۆ نمونە عەتفێکیان هەبوو بۆ ئەو جۆرە هونەرە طبعا منیش کە سێرما کرد حەزمە کرد وەکو گەورەکان بماوە بەرزبنەوە ئەخولێنەوە و دەستیان بەرز دەکەنەوە منیش خۆمەها تر حەزێکم بۆ دروست بوو ئیتر وردە دوایی لە 6 ساڵیە تر دەستمان پێگەیەکسە چوونە سەر ستەیج و ئیتر وردە ڕاهێنانمان کرد و هەتا ئێستش گلەیان زۆر لێکردین لە سەرەتای من و دکتۆر نەمانویست ئەمان بێنەوە سەتا هونەرێکەوەمان و خۆمان دوانی بەسە خێزانێک دوان بێتە ناوەوە قابلە چیمان بەچی کرد با مناڵەکان تێوە نەگلێنین نێن بەڵام لە ماڵەوە کە مۆسیقا ماڵە بژار دوایی جوڵم تەسمی مندانە لە سەرمان تاقیمە کردەوە گلەیانە کرد دایکە تۆ بە ئێماکەیت و دوایش مناڵی خەڵک فێرەکەیت مناڵی خەڵک فێرەکەیت و ئێمەژنە قبولیان نەکردیان نییە لەگەڵتانەیەین ئەبێ ئێمە گرنگەوەی کە خۆیان حەزیان پێ بوو یاری خۆیان بوو چونکە ئێمە ویستمان نێن بەس مشکلەکەەوە بوو چونکە هەموو ماڵەکە ئەم جەوەیتیا بوو جوڵەیەکم دانا ئەمان زۆر سەریع وەریانەگرت دوای کە هاتمە ناوقعەکەەوە میز بیان بە مناڵی سێ کە مناڵەکانی تروانین ناچار ئەمانیش بێنم ئەمان خوێنی خۆتن بیرکردنەوەی خۆتن پەروەردەی خۆتن ئەو مۆسیقانی کە تۆ گوێت لێگرتووە کە لە سکەوە لەگەڵ تابوون هەمان ئەو چێژێ و تۆی بینین بۆیە زووتر لێ و تێگەیشتون جیاوازەکەشیان ئەو بەسەرهاتێکمان هەبوو 2004 کە ویستمان مەملەکەتی سەر بکەن لە پەیمانگا تەمان یەکەم جار بوو بۆ خوێندکارەکان کە ئەم جوڵانە ببێنن تەسمیمێکم دانا هەر تەمرینمان کرد هەر فێر نەبوون هەر کردم هەر فێر نەبوون گۆڕیم کردمە ئاسانترێکم کرد جوڵەکان ڕستەکانم گۆڕی هەر خەریب بوو ئەویش نا بوو بە سێهەمدانە یعنی 3 جار گۆڕیم لە ئەخیرا وەڵام مینام بۆ هێنان تەوان میناو کاتە 6 ساڵیش بوو تەمەن ینی زۆر بچووک بوو مینام لەگەڵ خۆم هێنایە پۆلەوە و ئەو یەکسەرکە کردی ینی بۆ یادگاری ئەو خوێندکارانەی لەو پۆلەیە بوون ڕێباز محەممەد بوو سۆزان بابە عەلی بوو بانغازی بوو هەتا هونەر باڵا بەرزەکە بوو ینی زۆریان لەو خوێندکارانە سەش لە وەسەتەکەنە ئەوانە بوون کە مینایان بینیوە وتیان مامەساوتمە وتی ئەوەی یەکەم جار چ ڕستەیەک ئەومان بەرەوە حیامان چوو چێکی خۆتە بەکارێنەوە چێکی خوانێ بیکاس ئێمە ناتوانین بیکەین ئەوەمان بەرەوەی سەر لەگەڵ ڕێز خۆشەویستیوانێ بۆ هەموو هونەرمەندانەی کە باسی کردن مامۆستا پێمان بڵێ مامسەڕوبار لەو دایکانەیە کە خۆشەویستی خۆی دەرەبڕێ بۆتانیا خۆتان هەستی پێکەن زۆر کەس هەیە دەربڕینی قورسە یا خۆتی ژویت خۆمان هەستی پێکەین خۆتانەکەن دەربڕینی کەمترە دەربڕینی کەمترە زیاتر بە فعل پیشانمانەیە بۆ نمونە ئەجە تەبان هەموو ماڵێک کێشی تیا بێت و خۆشیشی تیا بێتەوە قسەی تیانە بە زیاتر دایکمێکێکە لەو ئەوانەی کە بۆ نمونە بە فعل پیشانتەیە کە ئەو حب و حەنانەی بۆ تۆ هەیە ڕاستە باوکم پرسیارە کوردیەکەکەم دایک و خۆشیە بۆک پرسیارە لە ئەڵا هەردووکیان زۆر نابێت تۆزە کەمتر زیاتر ئەها دەرەجەیە پرسیارە لە من مەگەن بۆ باوکەڕەوە ئەزانش بۆ باوکەڕەوە ئیتر ناڵێم شت لایەنە نەرمی و عاتفی و شتەکان هەمووی دایکەن یعنی ئەمان هەتا لە منهەجی کۆلێجیشیانە هەر هەنا بۆ باوکیانە بن یعنی بەردەوام باوکیان لەگەڵیانایە زۆر گرنگە چونکە هاوڕێژ بۆ لەگەڵیانە ئێستا هینێکیە بوو پرۆژێکی هەبوو لە زانکۆ سەبارەت بە سابونکەران هەر باوکی دوای کەوتە بۆ شتی بۆ کرد بیرۆکەیایە دوای معلومات کەوتین پرسیاری بۆ کردوانە من بە زۆر خۆمەڵەواسی ڕاستە زۆر کەسیشنەوە کەسانەی کە دەربڕینی خۆشەویستی بۆ دایکیان یا بۆ باوکیان قورسە بیڵێن یاخود بۆ مناڵەکان ئێستا من خۆمیکێکم لەوانەی ڕاستە بە قوربان بە ساقا
هەموو شتێکی دایکمە بم بەس لەوانەیە نەتوانم دەربڕینی ڕاستە و خۆکە پێی بڵم چەندم خۆشەوە چەند چیەکەم ئەمەم بۆ من لەوانەیە بە شێوازێکی تر دەریە بڕم ئەگەر لێسایە ئەگەر تا ئەسە شتێکە بەدایکردنەوەت بێ لە کۆتایە پێی بڵیت بۆ یادگاری بمێنێتەوە لە بەرنامەکەی ئێمەیە چی پێڵیت پێڵێم کە ئێمە زۆر جێگی شانازیە بۆ ئێمە مانی من بەناوی خۆم و دوخشەکەی ترمەوە قساکەم کە وتە بێ ژێردوکیانی بەڵێتەکەم کچی بچووگیشمیتە قساکە زۆر جێگی شانازیە بۆ ئێمە زۆر لەگەڵمانە هیلاک بۆ بەڕاستی ینی لە مناڵیەوە هەتا ئێستش و هەتا دواییش هەر لەگەڵمانە پشت و پەنامانە لە هەموو شتێکە لە ناخۆشی لە خۆشیە ینی زۆر جێگی شانازیە بەڕاستی ینی دایکی وانە بۆ بخواوە لە هیچ شانی شتێکە زانانی لە بچووکترین بەسیترین شتەوە لەگەڵ مانایە هەتایتە قورسترین مشکلەی تر حسابیکە ئاوەتان بێڵە زەمە درێژ ئەمان کە کێشیان توژە بێ کواتایکە یەکسەر کێشەیەکی جلیان هەیە یانەوێ ڕاکفیت وەکو قیاسی خۆیان دەرچێت دایک میزانێ یەکسەر ڕاکەنەوە دایم قسەکانیشی ڕاست دەرەچێت من کە هاتم بۆ پەیمانگە دایکمیوت مثلەن ئەیوت چەتر بەرەیە ئەوە بکە بارانە بارێ هەتاو بۆ ڕۆژەکەشەبێت ئەوەیە ئەمە هەتاو بارانی چۆچمە دەرەوە بارانەکە ئافاری ئەمە یاسایەکیانەیە ئەڵێ ئێمە بۆ دایکم خۆمانە بۆ باوکشم نانەخۆین نەویست زەبێت کە بۆ دایک ماڵ ئەو چاکەتە لە بەرکیان شتێکی ترە ماڵی نانایکەمەمانە دوای لاخرەکە لەقینە لە بەریکە بووی من سەرمام یان نانەکە بخۆ بووی من برسیم نەوێ هەر تەمەند درێژ بخوا بۆتان بێڵێت و ئەویش و دکتۆر نیازی شتێکیان ئێمە ئیشەکەم بە تۆ نەما زۆر سپاس دەکەین زۆر هیلاکمان کردی زۆر سپاس بە هاتنت مامەسا هیچ هاوکاریەکتان هەیە بۆ ئەم گروپی بالیا لەلایەن حکوومەتەوە نا حکوومەت بەزەزانێ دایخە چەند جار داخراوە 12 جار هۆکارەکە چییە؟ دەستگیرۆی کردن نییە ئەم هوەرە پێویستەکە بڕاتە پێشەوە پێویستەکە مناڵەکان کە لە 6 ساڵیەوە تاکو تەمەنی 18 و 20 ساڵی ئەبێ بڕۆن بەس لەبەرەوەی دەستگیرۆیەکە نییە لە مناڵیەوە لەگەڵمان بەڵام ئەگەنە مەرحەلەیەک وازێنن لەبەرەوەی پێویستەکە دوای بژێوی ژیان بگەڕێن پێویستەکە پارەی گیرفانی هەبێ پێویستەکە ئیش بکات کە لای من دەستی ناکرد هەنێک شانە بنەوە بە مامۆستا بەڵام لای منیش بەردەوام نییە چکە ئێمەش کرێ شوێن ئێن کرێ مامۆستایان پێداویست حتا ئەو جلو بەرگ و پێڵاوەش هەمووی لە دەرەوە بە دڵنیایی شتێکی ئەرکێکی زۆر قورسە ئێستا ئێمەشێت ئێستا ئاخرجارێش هەمدی شوێنەکەیان لێوەرگرتینەوە دەگەڕانینەتەوە بناو پەیمانگە ئەبیرتان لەوە نەکردوتەوە و هەموو پەیمانگەکانی هەموو وڵاتە نازام لای ئێوە چۆنە ڕێگاکەی بڕەپارەیەک وەرگرن لەوەی کە مناڵەکانیان بۆ ئەوەی کە پێداویستەکانیان بۆ دابین وەری ئەگرین لەبەرەوەی من پارەی مامەساکانم نییە پارەی کرێ شوێنەکەم نییە هیچ جلو بەرگشتەکان ئەوە خۆمانە هێنین جلی تەمرین لە خۆیان وەرئەگرین بەس جلی نمایشەکان هەمووی لەسەر قۆمە جلی نمایش تایبەتە چکە بێ بمێنێتەوە لای خۆم بەس ئەو جلانێک کە تەمرینی پێواکەنە و هین سۆفت و جلەکانیان ئەوە هی خۆیانە لای خۆیانە مێنێتەوە چون جوانەکە مناڵێکی مەسەلەن لە تەمەنێکی دیاریکراوە ئەی بینی ئەم تەنورە و قش بەستن و شتە و جوڵۆینەکان زۆر تایبەت چەند جوانە ئێمە تەبان لە سەردەمی کۆرۆنای من هەرگیانم بەو جەوی مناڵانە بوو بە تایبەتی خەمڕەوێنن زۆر تایبەتن مناڵە بەقەرەوەی کە کێشە هەیە بەقەر ئەوەش جوانی تایە بەقەرەوە خەمڕەوێنن بەقەر ئەوە ستایلێکی تایبەتن کە مناڵەکانیان یعنی چەند خۆشە مناڵ هەیە سعات 11 لەگەڵ من دەرسی هەیە و لە 6 بەیانی خۆی گۆڕیوە کامان پێ ئەگاتەوە تەواو منەشمەشتەکە هەیە و کێشێکی ترم هەیە هەمووی وەلاو ئەنێم بەس ئەو جوانی ئەو مناڵە زانێت چەند بە حەماسەوە هاتووە بۆ لای من 2 ساعتێک لامە بێ زۆر ڕاستە مامۆستا بۆچی وازت لە پەیمانگا هێنا لە هەولێر کە لەوێ مامۆستا بوویت پرسیارەکان نووسراوە بۆچی تۆ دکتۆر نیاز لە پەیمانگای هەولێر نەمان فەسڵ کران لەسەرم گروپانە هەر یەکسەر ئەنفیکاکی کشکرا بوو کتوپڕ لەسەر شیرینیەکی من و تۆیە کە چۆن هاوڕێن ئەوە ئەنفیکاکێکم بیت بڵێ بڕۆ دەرەوە لەسەر چی بوو هۆکارەکەی ئەم گروپانەمانە بە گروپی سەماوش هەر لەسەر گروپەکە بوو چکە هیچی ترشک نابم بوتیان ئێوە سلێمان چێتیەکەن دوای دەرکە و 2 تەلەبەی سلێمان لە 20 تەلەبە دوانی سلێمانی بە ڕۆژە ئەوانش بە حافیز بوونیان کردبوو یعنی تەلەبەی سلێمانیم هەرتیانە بوو گروپەکەم حجەی تریانە هێنا هیچی تیامانە مەوجود نەبوو یعنی کتوپڕ ترسا بووم بەڕاستی
ئەخی جاری ترەوەنی خۆمان بیرەکەینەوە تۆ بڵێ لەس ئەمە سەبەب بێ تۆ بڵێ ئەمە سەبەب بێەوە ئەخی جار ئەوە بوو کە لەوە ترسام کە ئێمە کورسیەکانیان بەرێن لەبەرەوەی ئێمە بەردەوام لە ئیشا بووین ساڵانێ خۆشەویستتر بن لەگەڵ خوێندکارەکانتانە ئێمە بەردەوام بڵین تا سعات دوو سێ لە پەیمانگا بوون دوایە چوینە قاعەکە و لەگەڵ کۆمەڵێک گەنجا دوایە چوین شانۆیمانەکە دوایە یعنی لەمە ترسا بوون کە ئێمە جێگەی ئەوان بگرین ئێتر مەسلەیەکی تری خۆمان هەیە لە پێشەوەی بکەم بەنانی ئێوارە با بکەم بەهینیوەڕۆ زۆر ڕاست جێگەی داخەوە بەڕاستی جێگەی داخانێک ڤیددیۆ ڕاک کاتی چۆن ئەمەزانی بووم ئیشەکانتانە بڵێ چۆن ئەمە نەزاریمە یەکەم جارە و پرسیارم لێ کرد خاوەڕاست وەڵایی پرۆدیسەرەکەمان دیارە باشی لەسەر کۆ کوردی ئەو ساڵێک کە دەرکراین هەردووکمان بەڵێ ئیتر ئیشمان نەمایەوە بە پەلەمە ئێمە تا ئێسش تا ئەمڕۆژ ئێمە سوپاسی مامۆستا ئەرسەلان دەرێشەکەین کە بەبێ تێست بەبێ هیچ شتێک یەکسەر لە تەلەڤیزۆن قوبوڵی کردین دکتۆر نیاز وەک ئامادەکار و دەرهێنار من وەکو پێشکەشکار بەرنامەی دەواازەی هوەر من پێشکەش کرد بۆ ماوەی 4 ساڵ دوایش ئەلبومی هوەریمان کرد بەوەش ترژیین ئێوایە هەتا دوای ساڵێک فەسڵکردن اینجا ئالەساز ڕەدعاتیباریان کردوین بە هەڵەیە چوون گەڕانینیانەوە دوای بە مامۆستای سەرەتایی منیان خست بۆ مەکتەبێکی سەرەت ئەوەش غەڵەتێکی تر بوو دوای هەم دیزعتیزاریان هێنایەوە تاکو لە ئامادەی یەکدایاننا و دوای ئیتر ئێمەش وتمان تاوام شارە پێویستی بە ئێمە نیە هاتینەوە سلێمانی ئەو بوو کاتیشینەوە سلێمانی ئەو ئیشەی کە کرد مامەملەکەتی سەر یەکسەر لە بینی هەر 37 ئیشی شانای بەس ئێمە سەدام نبوو لە نێوان 35 ئیشە هەڵبژێرە تەبان ئەمە بوو بە نەکسەیەک بۆ جەماعەتی هەولێر کە ئێمە لای ئەوان بووین تەقدیریان نەکردین یەکسەر لێرە ئێمە هەڵبژێڕین کە لە کاتێکەمەوە بیرمان کردبەوە ژمارە ئێمە زۆرە 20 کەسین لەو کاتەشا 2004 خەڵک هەرچیە چوو بۆ دەرەوە ناهاتەوە ڕاستە چۆن ئەگەر هەڵیشی بژێرن ئەکیت عەدەدی ژمارەیەکی کەمتر هەڵەبژێرن چۆن ئێمان هەڵبژارد و چۆن هەمووش گەنجن ڕاستە قورسە ئێمەگرتنی ڤیزە قورسە هەرخۆی بەڵێ ئیتر ئێمە کە چوین ئەڵمانیا لەبێ وەڵامەکەی مانزانین لەوێش زانیمان 37 ئیش براوە ئێمە مازانی هەر 3-4 ئیش براوە و لەو 3-4 ئێمە 20 کەس بووین 16 سەماکار بووین 4 ئیداری بووین بەڵێ لەبێ زانیمان 37 ئیشە و لە بینی هەر 37 ئیشەکەیە کەوتمان بۆ وتی ئەو ستایلە ئێوە ئیشتان پێ کردووە لە هیچ دەوڵەتێ ناچێت ئەو ئیشەی کە کردمان تەوان منها باسم کردوتم گەنجەکان هەر نەیان توانیوە بیکەن و ئەم گۆڕی بەڵێ یعنی خراپترین جستەمان هەبووم دایم جوڵێکمە دۆزیەوە لەگەڵ جستی ئەوە بگونجێ وای لێ هاتبوو تایبەتمەندێکی خۆمان هەبێ جیاواز بەرگی ئەکتەرەکە جوڵەت بڵێ ئیتر وای لێ هاتبوو تایبەتمەندی خۆمان هەبێ بەڵام من ئیسفادەم لە شتە کوردیەکانی خۆمان کردبوو مۆسیقاکەی تۆزە نزیک بوو لە فۆلکلۆری کوردی خۆمانەوە هۆرم بەکارێ نابوو ئیقاعی چەپڵان بەکارێ نابوو زۆر تایبەتری یعنی ڕووداوەکەش هەموو مەساتی مێژووی کورد لەویا بە ئەنفالەوە بە کیمیابارانەوە هەمووی چۆ ناوێ یعنی من نەموت ئەمە کیمیابارانە کە لە سەرەکان هەمووی کەوتنە سەریەک بە جوڵە لە سەری سەرەوە یەکێ مایەوە حکومی کرد بەڵێ بە ئیقاعێک شعرێکی ئیلقاعی هینیە و تەرتیلیەوت هەموو خۆیان تێگەیشتن کەمە بالفعل ئەنفالەکەیە و کیمیابارانەکەیە و ئەمەش سەدامە لەسەرەوە یعنی خوێنەوەکانی ئەوان بوو ڕەنگە من خوێنەوەی ترم جوڵە بۆ نەبوونی زمان کە ئەگەر زمانلاوانەیە گەر بە حیواری کوردی بێت بەڵام جوڵەکە زیاتر ئەگەیات بە کەسەکان چەندین خوێنەوەیان بۆ کرابوو هەتا یەکێ لەوانە ئێمە بیرمان ناچێتەوە کە ڕخنەگرێکی کوێتی بوو هاو کێشای بەشانی دکتۆرە ئەیوت لە بیدایەتی شانۆکتەبان 30 دقیقە بوو نیم ساعت بوو لە بدایەتی ئیشەکەەوە من هەرمەوێ نەگریم ئەخیرن هەر گریان بۆ مەئساتی کورد لە کاتێکە من حەپەسان بە دیارەوە من ئیشەکەم وان نەکردو کە خەڵک بگری بەڵام خوێندنەوەکانی ئەوان ئاخرزایی ئێمە هەموو ئەم شتانە لە مێشکمانە لە زیهنمانە و وای لێ هاتووە هەنێک جار ئێستاوەمان لێ هاتووە زۆر هەنێک مردن وش تأثیرمان تێ ناکە لە بڕێ ئەوە معاناتە بینی و ئەمەە هەڵەبجە هەیە ئەوێ هەیە ئەنفال هەیە کە بەر کەسێکی ترەکەوێت زۆر بە خەفیفی تۆ باسیەکەیت بە سەرقەڵم باسیەکەیت ئەو بە قورسی بێن خۆ شتەکە زۆر قورسە ئەگەر بە هێواشی باسیەکەی قورسە ئەمە زۆر گرنگە تا ئێسش لەو ئیشانە تەوان هەموو محاولەم کردیان هەوڵێکی ماوە کە هەموو ئیشێکم شتێکی کولتوری کوردیەکی تیاابێ
هەر بۆی ئیشەکانم زۆربەی جار بۆ تێزی ماستەرنامە بۆ دکتۆرنامە بۆ تێزی دکتۆرا و شتەکان زیاتر هەڵبژێراون یعنی زۆربەی ئیشەکانەمەی مەملەکەتی سەر هەڵبژێراوە گەڕانەوەی دەمامک 2 جار 3 جار هەڵبژێراوە شەپۆلی پەپولەکان ئەمەی لە سۆغەزال هەتا ئەمانەی ئەخیرم کفنی سوور تقریبا 2-3 جاری تر هەڵبژێراوە تۆ خوێندنەوەی جیاجای بۆکەن کەمەجێی شانازیە زۆربەی ئیشەکانم ئێستا وەکو تێزی دکتۆرنامە و ماستەرەکان بەکارێت لەوانەیە ڕسمەکەی بۆ ناردەبن لە دهۆک لە مووسڵ هەر عنوانی تێزەکانیان بەناوی منەوەیە کە لە بواری زمانی جستەیە ئیشەکرێت ڕاستە ئیشەکە تەمان هەر یەکێکش لەمانە ئیشێکیان تقریبا 5 لەو نمونانەیان هەڵبژاردە بوو کە ئیشمان لەسەر کردوون کە هەمووی خوێندنەوەی جیاجای بۆ کراوە ئەمە بۆ شاری سلێمانی خۆشە بەڵام بەداخەوە ئەگەر وا بڕوات کۆتای پێێت چکە منیشی لاگوم قیمەتی هوەر و قیمەتی شتەکان قیمەتی ڕۆشنبیرەکان تابێ و تابێ زیاتر سەیرە کە مەسەن بەراوردیەکەی کەسێکی دکتۆریا کەسێک دکتۆرای هێناوە لە شتێکە یا هوەرمەندێکیا ئەوەیە بەراوردێکی بەس لەگەڵ کەسێک هیچ شتێکی نییە لەوانەیە سوزانم هەرۆنێ لایڤێگەکاتەوە خۆی عرزەکات دوو خاڵێک هەیە زۆر قورسە بالفعل ئەگەر ئێمە دایمەوە بیرەکەینەوە ئەڵێن ئەوەی شتێکی جوان نەزانێن ناکرێ شار بەجێ بێڵێ ڕاستە بدەنا بۆ ئێمە ئەم گروپی بالەیە گەورەترین کێسە بوو بە قووەترین کێسە بۆ من بڕۆم بەڵام ناکرێت کە من شتێکم زانی با هی من باش نەبێ بە دڵە نییە منە پیلکانەیەک ڕۆشتم تۆ ئەوی ترم بۆ تەواوکە بەس با هەبێت ئێستا شاری سلێمانی بە یەک دووشتی ئاوا جیاکرێتەوە لە شارەکانی تر کە پایتەختی ئەدەب و هوەر بێت ئێمە هوەرێکی تایبەتمان لایە کە لەوانەی تر نییە سەمایەکی هەپ هۆپ سەمایەکی تر ئەکرێت لە جادەیان لە شوێنێکی تر بەڵام بە شێوازە ئەکادمیەکەی چۆن پەیمانگا بە شێوە ئەکادمیەکەی تۆ شانۆ خوێن ئەمە شێوازە ئەکادمیەکەیتی هەموو کەسێ ناتوانێت بیکات لای ئێمە بە سانتیمەتر جوڵەکان جیاوازەکرێت ناوی هەیە ئەمەیان تۆزێک نەوە لە بەرزە بێتەوە ناوێکی هەیە بیکە بە 180 ناوێکی تری هەیە چکە هەموو جوڵێک لای ئێمە ناوی هەیە هەمووشی مەحاسەبە هەیە تۆ ماسوولکەی پەروەردە ئەەکەی کە دوایی شیاو بێ بۆ هەموو ستایلەکانی شانە ئەبێ لە ناڵی پێ بگەینیت زۆر زۆر قورسە ئەمە بۆ ئاسان نییە بەڕاستی ئەگەر واش بڕوات وەکو بیدایەتیش باسمان کرد تەمەنەکانە ڕۆن و شتە جوانەکانیش بەسەر زۆر زۆر ڕاستە مامەسا هوەر لە ئێستا لە لای تۆ چۆن ئەیبینیت شانۆ و هەموو هوەرەکانی تر بەو پێی لە دوو زەمەنی جیاوازە بەری کەوتویت لە لای تۆ چۆنە ئێستا باشترە یا ئەو کات باشترە بۆ باشی خراپی هەر زەمانەیەک تایبەتمەندی خۆی هەیە بۆ من قرسە من بێم تەحکومی بیکەم بەڵام هەموو شتێ جوانە کە داهاتەکەی باش بێت کە سپۆنسەرێکی باش بێت کە ئەوەی خراپە ئەوەیە کە ئەوڕێک لە هۆڵەکانی ئێمە نادرێتەوە یعنی من لە هەشتاکانە چۆن ئیشم کردووە ئێستا هەماشتە یعنی 45 ساڵ تێپەڕیوە هەمان ڕووناکیە هەمان ستایلە هەمان دەردەسەریە یعنی قورسە لە کاتێکە تەکنۆلۆژیان نەوەستاوە هوەرەکانی تر نەوەستاون یعنی بەردەوام لە پێشکەوتنین یشتی وە عەجی ببینین یین وەکو مێژوویەک ئەیجێڕینەوە ئێمە چۆن ژیاوین با بڵێن بە نمونە سەردەمانێک لە کۆڵانێکا گردووان تەلەفۆنێکی تیا بواە ئەمانە شکر بێخەمینەوە فلان تەلەفۆنی هەیە پەکمان ناکەوێت ئێستا هەموو ماڵێ 5-6 مۆبایلی تایە کەچی هێشتا هۆڵەکانمان هەمان هۆڵن ئەبێ دەهێنان لە چیا بکرێ لەگەڵەوەی ئەوەی ئیشەکات بەڕاستی لێ هاتووە کە تەحملی ئەم هەموو نەهاتیەکە لە ناو قاعەکانە ڕاستیان من دەستخۆشی لەواناکەم کە دەرگایەکە دۆزنەوە توانن ئیشی لێەوە بکەن لەبەرەوە قورسە بۆ من زەڕبێکی پیابێنم بڵێم نە لای ئێمە تەکنۆلۆژیا لە ناوشانەوە لە ناو هۆڵەکانمانە زۆر زۆر لاوازار مردووە نییە ئەمەش کێشەکەکەوێتەوە بەوەی کە حکوومەتمان خەمخۆری ئەم هوەرە نییە بەرەو پێشەوە بچێت جا نەکرد شانۆ بەڕاستی نەکرد شانۆ یعنی هەموو چەمکە هوەریەکان وان ینی شێوەکاریە مۆسیقایە سینەمایە هەمووی گرتوتەوە لە کاتێکا کە ئەمانە کللتورن ئێمە گەرمانەوەی بە دەوڵەت بین ئەبێ لە کللتورەوە دەست پێ بکەین تۆ کللتوری ئەهمال کردووە شتەیە ببی بە دەوڵەت بە هیچ جۆرێک ناتوان یەک هەنگاو بچینە پێشەوە چونکە کللتور پێناسەی کوردبوونمانە لە ڕاستیە تۆ ئێهمالیەکەی بۆ ئەدەبیش هەر نەچۆتە پێشەوە
لەم ئاخیرانەیە تۆزێ ئاهێک بە زانستە هێنیم بە تۆب و بە هەندەسەیە تۆزێک بیناسازیمان گۆ تۆزێک ئاستی دکتۆرەکانمان گۆڕاون ڕاناکەین بۆ دەرەوە بەڵام هێشتا هەر کوشت و کاڵیش تۆزێ دڵخۆشکەرە هاتوینەتە پێشەوە بەڵام لە هونەرەکانە هێشتا لە سفرای ئەتوانم بڵێم لە ژێر سفریشای کە ئەبێ شەڕ بکەین لەگەڵ هەموو چەمکەکانە بۆ ئەوەی من بتوانم ئیشێک بێتە بەرهەم ئیشەکەش بە پێی تەموحات و خواستەکانی ئێمانێ بەڵام بە ئێوە دڵماخۆشن بە ئێوە دڵمانەکەمانە هەمووی تێپەڕێنین و ئێوە زۆر جوانن لە ناوەندەکەیە بۆ ئێمە کەنەوەی تازن کە پێگەشتوین کە ئێمە شانازیتان پێوکەن ئەڵین شکر بۆخوا ئێمەش بڕین ئەم گەنجە جوانانە هەن تەموحێکیان هەیە ئەتوانن هەنگاوێکی جوانتر لە ئێمە بنێن زۆر سپاس بۆ ئێوە هەڵبەتە ئێمە شانازی بێەوەکەین خوێندکاری ئێوەین لە ئێوە فێری خۆشەویستی و فێری نواندن و عشقی ڕاستەقینەی هونەر بووین ئێمە زۆر دڵخۆش بووین حەزەکەم باسکەم نازانم مەجای بەرنامەکەماوەیان لە ئیشێکە لە 2013 سرم تاشی بەڵێ تەبعاً بۆ شانۆ بۆ تاشی من بەڵە بیر دەنا من خۆم ئیشم پێ نییە بۆچی سەرەتم نە نەخۆشم نەهیچ بەڵێ من بۆ شانۆ تاشیم ئەویش لەبەر یەک شت خاڵەکان زۆرم بەس یەکێکیان زۆر گرنگە کە بگات هەستەکەم ناگات هەنێ جار باسیەکەم هونەر قوربانی ئەوێ ڕاستە ئەمە قوربانیەکی ترە کە تاشیم بوو بە داچڵەکینێک بۆ جیلێکی تر کە هێشتا شانۆ ئەبێ قوربانی بێت ئەوە نییە من هەستم ناسک بێ ئەبێ تۆ مڕعاتم بکەیت هەستی من ناسکە کە زوو هەست بە تۆەکەم ڕاستە کە ئێشەکانی ناو کۆمەلگای ئێمە ئێشێکی منی سەر ئەکتەرە بۆ بینەری ئەگەێنم کە بە ئاگا بێتەوە من ژنێک بووم لەسەر شانۆ لە ناو بابەتەکەما سرم ئەتاشرێ کە تا ئێستش کۆمەلگای ئێمە بەم هەموو پێشکەوتنەوە هێشتا بیرەکان لەو ئاستەیان ئەو بزوو هەندێک کەس جنێویان پێیان بەڵام هەندێکی تر هەستیان پێی کرد بەڵبەتە پەیامەکە دەگات قوربانیە قژیەتەوە چەندیان پێوتم دەستخۆش ئەوە پیانتم ناشرین وەکو لەگەڵ ڕێزم بۆیان وەکو مەیمونونەکە هاتن تەمان من بۆ دەرەوە باڕۆکەم دانا ئەهاتنیان و مامسە باڕۆکە لاوی ڕسمێ بگرین یعنی وەکو مەیمونونەکەم لە هات بۆ هاتبوو ڕسمیان لەگەڵا گرتم بەڵام پەیامەکەی من لەوە نەبوو پەیامەکەی من لەوە ئێستش ئەگەر هەمان پەیام هەبێتەوە و یان پەیامی گەورەتر ئامادەم هەربیتیاشم چونکە قژێتەوە می ساڵێکی نەخاین درێژ بۆ ڕاستە مامۆسای خۆشەویستم زۆر خۆشحاڵ بووم میوانداری جەنابەتمان کرد پێم خۆشە لە کۆتایە گەر پەیامێکت هەیە ڕاستەوخۆ کامێراکە بۆ جەنابتە و پەیامەکەت بنێرە من سپاسانەکەم کە دەرفەتێکی جوان بۆ لێرەوە چەند خاڵێک باس کرا کە لە بەرنامە و تەلەڤیزۆنەکانی ترا من ئاماژەم پێ نەکردووە یاخود لێم نەکراوە سپاس بۆ ستافی پشتی کامێرا ماندوو بوون هیوادارم تر ئاوڕێک لە چەمکە هونەرەکان بدرێتەوە هیوادارم کە ئیتر حکوومەت تۆزێکی تر بێتە پێشەوە کولتوریمان زۆر جوانە مۆسیقامان زۆر دەوڵەمەنە یامە ئەتوانی ئیش بکەین تموحاتمان زۆرە خەونەکانمان هێشتا زۆرینەی نەهاتۆتە دی هیوادارم بۆ نەوەکانی دوای ئێمان و ئەوانەی تریشکێنە پێشەوە دەستگیرۆیان بکەن بابێتە دی سپاس بۆ هەموو لایەک مامۆستاکیان بەخێر هاتیوانم زۆر خۆشحاڵ بووم ئەزیزانم هەفتەی داهاتوو لەگەڵ هونەرمەندێکی جوانی تر پێتان شادە بمەوە شۆتان شاد